لە نێوچوونی دەوڵەت و کابینەکە یان نابودی سەرجەم حاکمیەت. ڕۆژنامەی سوبحی چاپی تاران لە ڕێکەوتی 30 مانگی خاکەلێوەدا سەردێڕی دەوڵەتی ڕوو لە نێوچوونی لە لاپەڕەی یەکەمی خۆیدا زەق کردبووەوە. ئەم ڕۆژنامەیە لەژێر ئەم سەردێڕەدا نووسیویەتی دەوڵەتی ڕئیسی کە بەکردارە لاوازەکانی تا بە ئەمڕۆ نیشانەی ناکاراترین دەوڵەتی دوای شۆڕشی بۆ خۆی دیاری کردووە بۆ کەمکردنەوە لە نیگەرانی بە وچەی خۆی ڕۆژنامەی دڵسۆزان و هەروەها بۆ ئەوەی کە بەڕای گشتی پیشان بدات هیچتا شیرازەکاری لەدەستدە نەچووە دەستی بە پیادەکردنی پیاوانی کابینەکەی کردووە تا کار گۆیان نەدادە لێپرسینەوە لەلایەن مەجلیسەوە. پێشبینی دەکەین ئەگەر دەوڵەتی سێزدەهەم هەنگاوی جدی و بنەڕەتی هەڵنەگرێت بێگومان هەوڵی بۆ هەڵوەشانەوەی خۆی داوە و لە کۆتاییدا بۆ ئاکامە دەگات کە زۆربەی کۆبوونەوە ئابوووریەکانی دەوڵەتی سێزدەهەم لە ماوەی 20 مانگەی تەمەنیدا زیاتر بۆ ئەوە بووە کە ڕای گشتی سەرگەرم کات و هیچ دەرهاویشتە و ئاکامێکی یارێنی بۆ خەڵک نەبووە. نووسەری ڕۆژنامەکە لەم بابەتەدا بە دەربڕینی کۆمەڵێک لە ڕاستیەکان و بە گەورەکردنەوەی ئاگاهانە دەیەوێت هەموو ڕاستیەکانی پەیوەندیدار بە هۆکاری قەیران لە کۆمەڵگەی ئەمڕۆ ئێراندا بشارێتەوە. بەڵام ڕوون و ئاشکرایەکە ئەم جۆرە هەوڵانە لە پێشترەوە ڕیسوا بوون و ناتوانن ڕێگە چارە بن لەبەرەوەی خەڵکی وشیار و چاوکراوەی ئێران دوای 44 ساڵ حاکمیەتی کۆماری ئیسلامی دەزانن کە هەموو ڕاستیەکان ڕاستیەکی کە لەمڕۆدا بوونەتە هۆکاری لە نێوچوونی ژیانیان واوەتر لە ناکارایی ئەم یان ئەو بەڕێوبەرە و بەلابردن و هێنانی کەسەکان کێشەکە چارەسەر نابێت و گۆڕانی جدی لە ژیانیەواندا بەدی ناهێنێت. خەڵک دەزانن کە دەوڵەتی سێزدەهەم هەمان دەوڵەت کە لەمڕۆدا یەک لە دوای یەک کارگوزارانی دەکرێنە قوربانی و هێدی خۆیشی ڕەنگە ببێتە قوربانی بەشێکی گیانەکراوە لە سەرجەم دام و دەستگای حاکمیەتی کۆماری ئیسلامیە. لەمڕۆوە بە تەنیا ڕاستی دەوڵەتی ڕوو لە نابودی نییە بەڵکو بەرەو نابودی چوونی سەرجەم حاکمیەتی کۆماری ئیسلامیە. هەڵبەت حاکمیەت دوای 44 ساڵ دەزانێت لە ژێرپێستی کۆمەڵدا چی ڕوو ئەدات. خودی ڕژیمی ئیسلامی دڵنیا بووە کە ئەگەر ئەمڕۆ بە بەرەکەتی ماشینی سەرکوت توانێتی خەڵکی ناڕازی و تووڕە لەسەر شەقامەکان دوور بخاتەوە بەڵام ئەم بارودۆخە بەردەوام نابێت و ئەم خەڵکە درەنگ یاز و دەربڕینی ناڕزایەتیەکان لە شەپۆلی گەورە و مەترسیدار تا لە حرەکەتی جۆراوجۆری ناڕزایەتی و لە مانگرتنی سەرتاسەریدا دەست پێ دەکەنەوە. لەمڕۆوە هەر لە ئێستاوە خەریکی خۆ ئامادەکردنن بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ بارودۆخەکەدا. ئەگەر لە دەرەوەی سنوورەکان ڕێگای سازان و سازشی گرتووەتە بەر بەڵام لە نێوخۆدا ڕیاکارانە دەیەوەی نیشانی بدات کە خەریکی چارەسەرکردنی کێشابووریەکانیەتی تا خەڵک لە چاوەڕوانیدا ڕابگرێت. حاکمیەت دەزانێت کە کوشتاری ناڕازیان بە شێوازی پێش و ئیمکانی نییە. ئاکامی چار هەڵنەگری ڕووخاندنی حتمی کۆماری ئیسلامیە. لە 2 مانگ لەوە پێشەوە دیاردەکان ئەوە دەڵێن کە لە هەوڵدان بە ڕێکخستنی گەڵاڵەگەلی شەرورانە و جنایەتکارانە نائەمنی ڕەوانی وەحشەت و نیگەرانی گشتی پەرە پێ بدەن تا پێویست بەبوونی حکوومەتی بەهێز ئەگەر دیکتاتۆریش بێت ببێتە پێویستی یەکەمی خەڵک. تا ئەم بیرۆکەیە پەرەدەستێنێ لە ئەگەری لاوازی دەستگای حکوومەتیدا بشێوی لە کۆمەڵدا زیاتر دەبێت. بەواتایکی تر ترس لە ناڕزایەتی و شۆڕش بۆ ئاڵ و گۆڕپێکێنان لە فەرهەنگی خەڵک بەتایبەت لە توێژی بەرینی ناڕازی لە حاکمیەتدا جێبکاتەوە. ڕێخستنی هێزە خۆسەرەکان کە دیارە خۆی نیشانەی لاوازیە لە ڕاستەی وەها سیاسەتێکدایە. ئەو هێزەی کە لای ڕایگشتی وەک هێزێکی نایاسایی دەناسرێت کە سەرڕۆیانە دەجۆڵێتەوە و هەموو شتانەی کە خۆیان بە هەر شێوەیەک بە سەلاحی دەزانن بە کرزەوەی دەردێنن.
هێرشی شیمیایی بۆ سەر قوتابخانەکانی کچان نمونەی بەرچاوی ئاکامی ئەم سیاسەتەیە. لەم خۆناغەدا ئامانج ناساندنی بوونی ئەم هێزەیە و ئەوەی کە ناتوانرێت بناسرێن و بە تەواوی سەرەڕۆن و دەتوانن ئەم هێرشە شیمیایانە لە سبەی ڕۆژدا لە ڕێزی ناڕازیاندا بەڕێوە برن. دەیانەوەی بەم جۆرە ئەم پەیامە بگەێنن کە نەکەن بە ڕێزی ناڕازیانەوە پەیوەست بن، نەکەن بەشداری ڕێپێوانەکان بکەن، چۆن ئێمە کۆنتڕۆڵی ئەو هێزە سەرڕۆڕیانەمان لە دەستان نییە کە ڕەنگە سەر بە بێگانەکانیش بن. بەڵام زۆربەی خەڵکی ئێران شگرد و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بۆ بەرەنگاربوونەوەی شۆڕشەکەیان ناسیوە. ئەم خەڵکە بە دەرزوەرگرتن لە ئەزمموی تا ئێستایان لە هەوڵدان ڕیزەکانیان توکمەتر بکەن تا خەبات لە پێناو گۆڕینی بارودۆخی ئێستا زۆر بە بەهێزی بە ئاکام گەین و لە نێوچوونی حاکمیەت بکەنە بابەتێکی حەتمی.